بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان وەفدی پارتی یەکێتی لە بەغداد بە دەنگی ساختەوە و توێژ لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکان دەکەن. هەردوو پارتەکە لە هەڵبژارین 12 ئایار ڕێکەوتمون لەسەر ئەنجامدانی ساختەکاری بەڵام نەیانتوانی وەفدێکی یەکگرتوو بۆ توێژ لەگەڵ لایەنە عێراقیەکان پێک بهێنن. بە میواندارێک لە بەڕێزان لە ئەستۆدیۆی هەولێرەوە عەلی کەریم ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبردننی هاوپەیمانی دێموکراسی و دادپەروەری لە شاری ڕانیشەوە بیلال سلێمان ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. ساختەکاری و دزی ئەم جارەی ئەو دوو لایەنە چوار لاینی خستووەتە بەردەم بەرپرسیارەتێکی قورس و چارەنووسازەوە کە دەبێت بەجارێک هەم شەڕی ساختەچێتی ئەوان بکەن و هەم دڵی دەنگدەرانیان بدەنەوە و ڕازیان بکەن بەشداری هەڵبژاردنەکەی 30 ئەیلولی ئەمساڵ بکەن و مرادی ساختەچێتی دەسەڵات کە بێهیواکردنی خەڵکە لە گۆڕانکاری حاصڵ نەکەن. وتەبێژی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت ئەوان لە ڕێگەی سیاسی و دیبلۆماسیەوە کار بۆ ئەوە دەکەن ڕێگە لە تەکنیکی نوێی ساختەکاری ئەو دوو لایەنە دەسەڵاتدارە بگرن. ئێمە ینی ئەبێت بەرەنگاری ئەو ساختەکاریە بینەوەکەوان لە داهاتوو دائیکین. بۆیە ئێستا ئەرچی ئێمە ئەوەیە کە خەمە خۆین ینی لە پاڵ ئەوەی کە بە خەم پاراستنی متمانەی دەنجی هاوڵاتیانی هەرێمی کوردستانین خەم لەوە خۆین کە هەڵبژاردننی هەرێمی کوردستانی چۆن بەڕێواچێ وەکو تۆ خۆت پرسیارت کرد ینی ئێمە ئەزانین ئەوان ئەو کاتەی سینۆیان دانا دڵنیاییان هەبوو کام پرۆسێ ئاوا بەڕێوا بن بۆیە سینۆیان تەسبیت کرد. ئەوان ئەگەر ترسیان بووە لە دەرەنجامەکانی هەڵبژاردن نیانەوێرا سینۆ دەستنیشان بکەن. بەڵام ئێمە ئێستادا شتێکمان داوە ئەم شش لایەنە بەیەکەوە بە کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکانی کوردستان بزانین بۆ ئەوە تەبعان ینی چی ئەکەین و چۆن هەنگاوانین لەگەڵ هەم خۆمان هێزوو لایەنە سیاسیەکان هەم لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەم لەگەڵ UN کە دوێنێ بە ڕسمی لەگەڵ نێردەی تایبەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا باسی ئەوە کراوە کابێ هەڵبژاردننی کوردستان بە زەماناتی دەولی بەڕێوە بچێ. ئێمە جوهد دەکەین هەوڵەکانی خۆمان لەو ڕۆ چڕەکەینەوە. بە کودەتایەکی ئەلەکترۆنی و بە پشتیوانی دەرەکی ئەو دوو حزبە گەورەترین دۆڕانی خۆیان داپۆشی بەڵام هاوڵاتیان ئەم هەرێمەش ڕووی بەرپرسیارەتیان کردووەتە چوار لایەنەکە و ئەوانیش لەلایەکەوە چاوەڕێی ئەنجامی سکاڵەکانیان دەکەن و لەلایەکی تریشەوە بەرەی بەهێز پێک دێنن بۆ ئەوەی بڕیاری کۆتاییان تەنها بە قازانجی هاوڵاتیان بێت. بە تاکید چاوەڕوانی وەڵامەکەین متانەمان لە دەرەنجامەکان داوە و هەوڵەکانمان هەوڵە سیاسیەکانمان بەردەوامە بێ و دەربارە ئەوەی کە چی ئەەکەین بۆ مەسلەی بەشداربوون لە پرۆسەی سیاسی تەبەن خۆتە زانی ئێمە بەشدارین لە پرۆسەی سیاسی و ئێستا هەین ئەمێنێتەوە سەرۆم چوار لایەنە بەیەکەوە کە نوێنەرمان هەیە باشترین بژاردە هەڵ ئەبژێرین کە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ و ئێمە پێمان وایە ئەم لایەنانە لایەن ئومێدی خەڵکن و جێی خەڵکن و جێگای دڵنیایی خەڵکن جێگای ئومێدی خەڵکن ئەگەر ئومێدێکمان بێ لە هەرێمی کوردستان لەم لایەنانەدا بەرجەستەیە ئێمە ئەو متمانەی ئەپارێزین با لە سندوقەکانی دەنگدانیشدا ئەو نوێنەرایەتیە ساختەی تێدا کرابێت و دەنگی ئەوان دزرابێ بۆ هەندێک نوێنەری ساختە بێت. بەپێی زانیاریەکانی پەیام گەورەترین ئامانجی دزی ئەلەکترۆنیەکەی دەسەڵات بێهیواکردنی خەڵکە لە گۆڕانکاری لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە ئەوانەشی دەنگیان دزراوە لە دەنگدەرانی ئەو چوار لایەنەن و بێهیوابوونی ئەوان و بەشداری نەکردنیان لە هەڵبژاردنەکانیش واتە کەمکردنەوەی هێزی ئەو چوار لایەنە کە بێدەچێت بڕیاری کۆتایی ئەوانیش ئەوە بێت چیتر ئاویان لەگەڵ ئاوی دەسەڵات بە جۆگەیەکدا نەڕوات. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.
جارێکی تر سڵاوتان لەوێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان ئەگەر سەرەتا بچینە شاری ڕانیە لای کاک حاجی بیلال کاک حاجی بیلال بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین وەفدی پارتی یەکێتی لە بەغداد بە دەنگی ساختەوە سەخەرکی و توێژن لەگەڵ لایەنە عێراقیەکان هەوڵەکانی ئێوە وەکو چوار لایەنەکە بەکوێ گەیشتووە بۆ گێڕانەوەی ئەو دەنگانەی کە لێتان دزراوە. بسم الله الرحمن الرحيم سپاس بۆ ئێوەی بەڕێزیش بەتەکید ئەو لایەنانەی کە خۆیان بنوێری ڕاستەقینەی خەڵک دەزانن و پێیان وایە کە واقعیش وایە کە دەنگێکی زۆری ئەو لایەنانە دزراوە بۆ چەند لایەنێکی تایبەت ئەویش کە یەکێتی و پارتیە هەڵبەتە هەر کەسیان لە سنووری دەسەڵاتی کە قەڵەمڕەوی دەسەڵاتیان دەڕوا یەکێتی لە سنووری زۆنی سەوز هەرچی بۆی کرابێ لە تەزویر و فڕوفێڵ کردوێتی پارتیش بە هەمان شێوە لە سنووری زۆنی زەرد بۆیە لە ئەم لایەنانە بەردەوامن لە هەوڵی خۆیان بۆ ئەوەی کە ئەم دەنگە دزراوانە بگەڕێنەوە و ڕێکاری یاسایی بگرنە بەر و فعلا بەڵگەکان یەخسۆتە بەردەم کۆمیسیۆن ئەگەرچی کۆمیسیۆن تا ئێستا وەکو پێویست بەدەنگ نەهاتووە بەڵام لایەنی پەیوەندیداری تری هەیە کە هەیئەتێکە لە دادگای باڵا دادگای عراقی ئەم لەم دادگایشەوە دەکرێت ئسکاڵاکان بەرز بکرێتەوە و ئیشی لەسەر کراوە بۆ ئەوەی کە ئەم دەنگانە بگەڕێنرێتەوە. بەڵێ بەڵام ئێوە ئەم تەزویرە قبوڵ دەکەن کە لێتان کراوە؟ بەتاکید ئەمە جێگەی قبوڵ نییە و قبوڵشمان نەکردووە و بەردەوامین لەسەر ئەوەی کە ئەم ڕاستیەکان بگاتە شوێنی خۆی ئێمە ئەوەی کە بەلامانەوە مهمە ئەوەیە کە دەنگی خەڵک دەنگی دزراوی خەڵک بگەڕێتەوە شوێنی خۆی ئیرادەی خەڵک لەوەکو خۆی بدرێ نەک خەڵکێک خۆی ماندوو کردووە بچێ بۆ دەنگدان و ئەم لە نەژبەتایبەتی یەکێتی و پارتیش وەکو چۆن سەرۆت و سامانی ئەو خەڵکەیان دزی لە چەند ساڵی ڕابردوو ئێساش بەردەوامن لە فێڵێکی تر کە ئەگەرچی لە ڕابردووش دەنگی خەڵکیان هەردزیوە بەڵام هیچ جارێک وەکو ئەم جارە نەبووە بەو شێوەیە بەو عەلەنیە بەو شێوە زۆرە کە تەئسیرێکی ڕاستەوخۆ لەسەر دەنگی و هەڵبژاردنەکان بکات کە تەئسیرێکی زۆر گەورەی دروست کردووە بۆیە نەخێر ئێمە ئەوە قبوڵ ناکەین و جێگەی قبوڵ نییە و نەک هەر ئێمە قبوڵی ناکەین ئەوانیش خۆیان قەناعەتیان بەوە نییە بەڵام ئەمە بۆتە شتێک بۆ ئەوەی کە لە باتی جاران بە گولە و بە شەڕەتفەنگ سەنگەریان لێک دەگرت ئەو دوو لایەنە ئێستا لەگەر لایەنەکانی تر خۆیان ڕێککەوتون ژێر بەژێر هەر کەسیان لە سنووری دەسەڵاتی خۆی فێڵ بکات بە کەیفی خۆی و ڕێککەوتون بەوەی کە ئەم بەو شێوەیە زوڵم بکەن لە خەڵکی کوردستان دزی بە یەکەوە دەکەن و تەزویر بە یەکەوە دەکەن. بەڵێ ینی پێ دوایە بۆ دزینی دەنگی خەڵکیش بەیەکەوە ئیتیفاقێکیان هەبوو وەکو پێشتر مەسەلەن بۆ مەسەلەی نەوت و داهاتی خاڵە سنووریەکان ئەم ئیتیفاقانە هەبووە؟ لە ڕابردوو هەموو شتێکیان بە ئیتفاق بووە هەموو تەوزیعکردنێکیان بە ئیتفاق بووە سەرۆت و سامانی خەڵک و دزینی ماڵی خەڵک و نەوت و دوومرگ و هەرچی هەبووە هەر بە ئیتفاق کردویانە ژێربەژێر لە بینی خۆیان ڕێککەوتون چەند بۆ پارتی چەند بۆ یەکێتی ئەوەش بە هەمان شێوە ئیتفاقێکی ژێربەژێریان هەبووە بۆ ئەوەی کە یەکێتی بە کەیفی خۆی لە سنووری خۆی تەزویر بکات و دزی بکە و پارتیش بە هەمان شێوە لە سنووری خۆی بیکە هەردووکیان لە یەکتر بێدەنگ بن و بەدەنگ نێن ئەمە ئیتفاقی ژێربەژێرە بەڵێ. بەڵێ سوپاس دەکەم دواتەگەرم لای بەڕێزت ئەگەر بچینە هەوری لای کاک علی کەریم کاک علی بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان پێتان وایە کە ئێستا پارتی یەکێتی بە دەنگی ساختەوە ڕۆشن بۆ بەغداد دەتوانرێت سوود لەو دەنگە ساختانە وەربگرن ئەوان یاخود ئەنجامی تەزویری خەڵک چی لێ دەکەوێتەوە هەم لە سەراستی کوردستان هەم لە سەراستی عێراقیش؟ بەناوی خوای دادپەروەر و میهرەبان سڵاو لە جەنابت و لە میوانە بەڕێزەکەت و لە هەموو بینەرانی خۆشەویست لە حەقیقەتدا وەک چۆن دزینی سەرۆت و سامانی خەڵک تاوانە دزینی دەنجی خەڵکیش تاوانە و ئەو تاوانە هەم لە ڕۆ قانونیەکەی هەم لە ڕۆدینیەکەی هەم لەسەر ئاسە ناخۆیەکەی هەم لەسەر ئاسە نێودەوڵەتەکەی تاوانە و بە هەموو شێوەیەکیش تاوانیش بە تێپەڕبوونی زەمان کۆتایی نایە بەڵکو بەردەوامەتی دەمێنێتەوە و پەڵەیەکی ڕەشە لە مێژووی ئەو دوو حیزبە سیاسی تەقلیدیە شکست خواردووە بە هەموو مانایەک بێ ئایندەیەدا کە دەیانەوێت لە ڕێگەی تەزویر و گزیکاریەوە خۆیان بەسەر میلەتەکەدا بسەپێنن لە دوو ڕوانگەی ئەساسیەوە دەبێت بۆ ئەو بابەتە بڕوانین خاڵ یەکەم ئەوانە هەڵگری پرۆژەیەک من ناویان لێنار ریفراندۆم بۆ دەوڵەتی سەربەخۆ کە دوجار بە محافظات هەستاینەوە کە پرۆژەیەکی شکست خواردووی ئەو دوو حیزبە تەقلیدیە و دوو حیزبی ناسیۆنالیست
لە کوردستان ئەویان ڕاگەیاندبوو کە ئەوان هەڵگری پرۆژەی دەوڵەتن پارتی بەتایبەت و 2001 وەکو حەزبێکی گوێ لەمەش بۆ پارتی و پرۆژەی ڕاگەیاندبوو ئێستا بەچوونیان بۆ بەغدا بە تەزویرکردنیان بۆ چوونەوە بۆ بەغدا ئەویان دەرخست کە بەڕاستی نەک ڕاستگۆنی لەگەڵ دروشمەکانیان نەک هەڵگری خطابێکی نەتەوەیی نین بە هەموو مانایەگەوان لە پێناوی مانەوەی کورسی و دەسەڵاتی خۆیاندا ئامادەن هەموو شتێک بکەن واتە حرامی سیاسیان لا نییە هێڵی سووریان نییە مەبدەئی سیاسیان نییە بە هەموو مانایەک هەموو شتێک بۆ ئەوان حەڵالە تەنها لە پێناوی مانەوەی کورسیاندا وەک چۆن لە ڕابردوودا وڵاتانیان هێناوەتە سەر کوردستان سوپاداگیرەکانیان هێناوەتە سەر کوردستان شەڕی براکوژیان کردووە کوردیان کوشتووە دژی پارچەکانی تر ئیشان کردووە بەس بۆی خۆیان لە کورسیدا بمێنن ئەوە خاڵێکە دەبێت ئەوەمان لە بەرچاوی بێ متەوەقع فعلا ئەو تەزویرەشمێنە بەڵام ئەمە مانای ئەوە نییە دەرفەتی ئەویان پێ بدە بە ئارزوی خۆیان ئەوەی دایانەوەی بیکەن خاڵی دووەم ئەوەمان لەبیر نەچێ ئێستا پەیوەند نیە تەنها مەوزوعەکە بە هەرێمی کوردستانەوە ئێستا وەزعێکی دەولی هەیە لە عێراقدا کە دەیانەوێت لە عێراق حکوومەتی عێراق دروست بێت لە بەرەوەی فراغی ئەمنی لە عێراق تەحمل ناکرێ و ڕەنگە دەرفەت بدا بۆ ئەوەی گروپە تیرۆریستی و شتەکان فراغەکە بقۆزنەوە بەڵام لەسەر ئاستی کوردستان ڕایەکی گشتی دروست بووە زیاد لە هەر کات تووڕەترە لە تەزویر ڕایەکی گشتی لە ناو هاوڵاتیاندا هەیە لە ناو لایەنگرانی چوار حیزبەکە و بەڵکو 6 حیزبەکە و بەڵکو زۆرینی خەڵکی کوردستاندا هەیە کە ئەو سەرکەوتنێکی ڕووکەشی تەزویرە سەرکەوتنی ڕاستەقینە سەرکەوتنی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بۆ کەشاردویانەتەوە لەسەر ئاستی عێراقی ڕۆژ بە ڕۆژ پشتیوانیەکان زیاد دەبن بۆ ئەوەی کە فعلەن ئەو سەرکەوتنێکی ڕووکەش بۆ سەرکەوتنی لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی پێشاردراوەتەوە لەسەر ئاستی دنیا ڕۆژ بە ڕۆژ تەفاهمی نێودەوڵەتی زیاتر دەبێت بۆ ئەوەی کە فعلەن ئەوەی کراوە تەزویرە حقیقەتی انتخابات نییە کۆمسیۆن و حزب دەسەڵاتدارەکان بە ئیجراعاتەکانیان حقیقەتی هەڵبژاردنیان بەتاڵ کردوێتەوە واتە دەمەوێت ئەوە بڵێم هەموو دنیا ئەوە دەزانێت عێراقیش ئەوە دەزانێت بۆیە مامەڵەشیان لەگەڵ ئەو هێزانە سەر ئەساسە دەبێت کە ئەوە حقیقەتی قورسایی ئەوان نییە نە ئەوە حقیقەتی پارتی ویچێتی بۆ هەموو کورسیانەوە بستنە بەغدا ناوە حقیقەتی ئۆپۆزیسیۆنە بۆ کورسیەکەمانەوە ئێستا کە لە واقعەکە هەیە بۆیە نێردە نێودەوڵەتیەکانیش ئەوەمان پێ دەڵێن و ئەسەر نێردەی ئەمریکیش دوێنێ ئەوەی ڕاگەیاندووە و ئەمڕۆشەوەیان تاکید کردوێتەوە کە ئێمە دەزانین حەجمی ڕاستەقینی حزبە سیاسی ئۆپۆزیسیۆنەکان گەورەتر لەو کورسیانی بۆیان دانراوە ئەوانە حقیقەتی ئەوان نییە ئەوانە بۆیان دانراوە دەنا حقیقەتی ئەوان زۆر لەوە زیاترە بۆیە دەڵێم چوونەوەی کورد بۆ بەغدا دوای پرۆژەی ڕیفراندۆ بەو شێوە لاوازیە دەرخەری ئەوەیە پرۆژەی پارتی وێکێتی پرۆژەیەکی شکست خواردووە ئامادەن لە پێناوی بەرژەوەندێک کەسی حزبی بنەماڵەیەکانیان هەموو حرامکراوێکی سیاسی ببەزێنن بەڵێ بەس کاغالی سەبارەت بۆی کە ئێمە بینیمانە ئەو دوولایەنە تەنانەت ئامادەنەمون بەیەکیشەوە سەردانی بەغداد بکەن ئەمە چی لێ دەخوێنرێتەوە یاخود دەبین ئێمە بۆ نمونە دانیشتن لەگەڵ موقتەدا سەدر وەفدی لایەنێک بۆ نمونە بە شێوازێکی سیر مامەڵە دەکەن یاخود بڵێن جۆرێک لە چەمانەوە هەیە مەسەرەن بۆ لایەنە عێراقیەکان ئەمە لە ئەتەکێتی دیبلۆماسی جێگەی دەبێتەوە داوای لێبوردن دەکەن بڵێم ئەوانە نە دیبلۆماسیەت دەکەن و نە حقیقەتیشدا بەلایەنەوە گرینگە چەندە ڕوویان لە کۆمەڵگە جوان بێ ئەوانە بەلایەنەوە گرینگە پشکێکیان هەبێ لە کێکەکە ئەوانە شەرمەزاریی زۆر گەورەی چوونەوە بەغدا ئەوانە هاتوو ڕیفراندۆمیان کرد بە عێراقیان دەگو بای عێراق ئەوەی باسی ئەوەی کرد بە مادەی 140 دێبەجێ بکرێت باسی عێراقی کردبا باسی شەراکەتی کوردی لە عێراق کردبا پێیان دەگوت عێراقچی تۆ شوێنە نابێتەوە لە کوردستان تۆ خائینی تۆچی ئێستا هاتوون دەستی مقتەدا ماچ دەکەن هاتوون دەستی ئەمامە لە سەرەکانی بەغدا ماچ دەکەن هاتوون بەو پەڕی زەلیلیەوە چوونەتە بەغدا و دەیانەوێت بەشێکیان لە کێکێک دەستکەوێت کە جاران بە ژەهر پیشانی ئەوانەی تریان دەدا ئەوانەی دوژمنیان بوون بۆ نمونە مالیکی عەبادی هەتا ئەوانەی دیکەش ئەمڕۆ وەکو مەرجع سەیریان دەکەن و دەستنە خزمەتیان بەدبەختیەکەش لێرەوە دەردەکەوێت پارتی وێکێتی لە هەموو کە زیاتر داوای یەکگرتووی خیتابی کوردی دەکەن لە بەغدا بەڵام لە ناوخۆی کوردستان خیتابی کوردیان لە توپەت کرد لە بەغداش ئەمڕۆ لە یەکەم هەنگاویاندا ئەوەیان دەرخست کە ناتوان بە یەکەوە خیتاب لەگەڵ بەغدا بکەن لە یەکەم هەنگاوەوە بە پەرتەوازەیی چوون ئەویان دەرخست کە ئەوان بەکو گوتم بە فعلی حزبی نەتەوەیی نین حزبێک نین پرۆژەی نیشتیمانی و نەتەوەییان پێبێ ئەوانە حزبی بنەماڵن حزبی بەرژەوەندی چەند کەسێکن وەکو کۆمپانیای سیاسی دەیانێت ئەو بەرژەوەندیانە بپارێزن هەر بۆیە لە یەکەم هەنگاویان و پەرتەوازەیان پێوە دیارە بەغداش باش لەوە تێدەگا هێزە سیاسیەکان لە بەغدا باش لەوە تێدەگەن کە ئەوانە بەتەنها نوێنەری خەڵکی کوردستان نین ڕەنگە نوێنەرایەتی جزئێکی دیاریکراو بکەن بەڵام هەرگیز نوێنەرایەتی ڕاستەقینی هەموو خەڵکی کوردستان ناکەن و ئەو کورسیانەی هێناویانە بەرهەمی تەزویر و گزیکاریەکە کە ئەمڕۆ دنیا و عێراق و ڕایگەشی لە کوردستان بەدەیان بەڵگەی جۆراوجۆری ڤیدیۆی دیکۆمنتی فۆتۆی شایدی ئەوەیە کە دەنگدانەکە تەزویر بۆ ئەوانە و کورسیانە هی خۆیان نین بەڵێ سوپاس دەکەم کاک حاجی بلا سەبارەت بە سەردانی ئەو لایەنانە پێت وایە ئێستا لە شەقامی عێراقیش لەلایەن لایەنە سیاسەکانی عێراقیش وەکو چۆن لە شەقامی کوردستانی تێڕوانینێکەیە کەم دوو هێزانە
بە نوێنەرایەتێکی ساختەوە دەچن بۆ بەغدا. پێ دوایە ئەمە ئەم تێڕوانین لە عێراقی شەیە بۆ ئەوانە لەو توێژەکانی پێکەنانی حکومەت و لەم گفتوگویانش پێ دوایە ڕەنگ بداتەوە. ڕێیەکانی برای بەڕێزم کاک عەلی پشتڕاست دەکەم، ئەوم پێم وایە ئەوە هاوڕام لەگەڵیدا. و سەبارەت بە سەردانی ئەم لایەنانەیە کە ئێستا دەچن بۆ بەغدا، ئەوان ئاوات و هیوایەتیان هەر ئەوە بووە کە دەسەڵات بەدەست بێنن. جا ئەم دەسەڵاتە بە فرۆشتنی خاک بێ، بە فروفێڵ بێ، بە تەنەزولکردن بێ بۆ لایەنە دەرەکیەکان، ئەمە پیشەیان بووە. یەکەم جاریش نییە و دووەم جار و دێم جاریش نیە و ئاخر جاریش نابێ. ئەگەر ئەوان جاران خەڵکیان متهم دەکرد بە ناو ناتۆرەی جۆرا و جۆر، ئێستا بە واقعی ئەوان لەو ناو ناتۆرانەی کە لەسەریان دەگوترا ئەوان خۆیان چونەتە ناوی تێکەڵی بوون. هەردوو بە تایبەتی هەردوو لایەنی یەکێتی و پارتی یەکتر تاوانبار دەکەن بەوەی کە خیانەتیان کردووە و هەردووکیشان ڕاست دەکەن. من پێم وایە هەردووکیان ڕاست دەکەن بەرامبەر یەکتر. ئەویان یەکێتی بۆ پارتی ڕاست دەکات، پارتیش بۆ یەکێتی ڕاست دەکات. بۆیە ئەوان لە ئێستاشدا کە دەچن بۆ بەغدا هەر بەو ڕوحیەتە دەچن. ئەوان لەو ڕۆژەیەوە کە بڕیاری ڕفراندۆمیاندا و ڕفراندۆمەکەیان شکستی خوارد کە بە ڕفراندۆمێکی زۆر نەزانانە و دوور لە دیبلۆماسی و سیاسیانە بوو، لەو کاتەوە ئەم شکستیان خواردووە، ئەم دەیانەوێت ئەم شکستە بەوە پڕکەنەوە بە تەزویر، بە فروفێڵ و بەو تەنازولکردنەی کە دەچن تا دوێنێ مزایدە بەزایدیان بەسەرێکتر دەکرد. فڵانکەس سەردانی مالکی کرد و سەردانی فڵانکە سەردانی عەبادی کرد و فڵانکە سەردانی سەدری کرد. ئێستا هەمویان پێکەوە بەڕاکردن بۆی دەچن. بەتایبەتی ئەو دوو لایەنە بەڕاکردن هەرێکیان بۆ خۆی بۆ دەچێت. بەڵام من دوجار پێم وایە ڕاستە ئێستا هەرێکیان دەیەوێت زیاتر ئیمتیاز بەدەست بێنێ، بەڵام دوجار ئەوان ئەو دوو لایەنە یەکن و اتفاقیان هەیە پێکەوە و ژێر ئەوەی کە لە دەرەوە نیشان دەدەن شتێکە واقع لە ناوەدا شتێکی ترە، چون ئەوان شتێکی لەوە گەورەتر بەیەکەوەی بەستونەتەوە، ئەویش دزینی سەرۆت و سامانی ئەو میلەتەیە. ئەگەر بەیەکەوە نەبن ناتوانن ئەو سەرۆت و سامانە بدزن، بۆیە اتفاقیان هەیە و لە ژێر بەژێر هەر ڕێککەوتون. ئەگەر لە هێندێک حاڵەتیشدا لە ڕووی ڕواڵەتیەوە اتفاقیان نەبێ، بەڵام دوجار دەگەنەوە یەک و لەبەرەوەی ئەو ئیمتیازە گەورەی کە مەسەلەی سەرۆت و سامانی خەڵکە و دزینی ئەو سەرۆت و سامانی ئەو میلەتەیە، ئەوان لەسەر ڕێککەوتون اتفاقیان لەسەر کردووە. بۆیە بەردەوام دەبن لەسەر ئەو اتفاقە، ئەگەرچی ئێساش بەجیا بچن بۆ بەغدا دوجار هەر یەک دەگرنەوە لە چوارچێوە ئەسلەکەی کە سەرۆت و سامان و بەدەستێنانی کورسی و پۆست و پلە و پایەیە. جامە لە پێناوی ئەم پلە و پایە و پۆست و پارەیە خاک بفرۆشن، میلەت بفرۆشن، بەلانەوە مهم نییە. بەڵێ ینی پێ دوای ئەم ڕاکردنە تەنها ئێستا لە پێناو پۆستە هیچی پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە نییە کە بەڕێزت بەڕاکردن ناوی دەبەی؟ بە دڵنیاییەوە پێ دەڵێم هیچ پەیوەندی بە گەلی کورد و میلەتی کورد و کوردستانەوە نییە و هیچ بابەتێکیش نییە لەو بابەتە. یعنی نەک لە ئێستادا چەند ساڵە مەسەلەی کوردایەتی و ئەوانە بەڕاستی وجودی نەماوە، تەنها قسەیەکە ڕووپۆشێکە ئەو دوو لایەنە بە تایبەتی بە خەڵکی دەفرۆشنەوە مۆمزاداتی پێوە دەکەن. ئەگەر نا لە قەنەعەتی ئەواندا تەنها حیزب و بنەماڵە ئەساسە، غەیری ئەوە هیچ نییە. خەڵکی تر هاوڵاتی دەرەجە دوو دەرەجە سێیە، با لەو وڵاتەش بژی لای ئەوان، مادام لە حیزبەکەی ئەوانی، مادام لە حیزبەکەش ئەگەر ببی لە بنەماڵەکە نزیک نەبی و گوێ لە مستی ئەوان نەبی، هاوڵاتی دەرەجە دووی. ئەگەر لە حیزبەکەی خۆیان بی، ئەگەر لە حیزبی دەرەوەی خۆیان بی، ئەوە هاوڵاتی دەرەجە سێ و چواریشی. بۆیە ئەوان بەتاکید ئەوان ئەوەی کە دەیکەن لە پێناوی حیزبە، لە پێناوی شخصیە، لە پێناوی بنەماڵەیە و هیچی تر. بەڵام پێشتر مەسەلەن 15 ساڵەکە نەتوانراوە هیچ بۆ کورد بکرێت لە عێراقا. ئەم جارە کە دەنگی ئێوەشیان دزیوە بە نوێنەرایەتێکی ساختە، دەتوانرێت هیچ بکرێەوە دەتوانن هیچ بکەن؟ کاک حەکیم، من بەڕاستی بە قەنەعەتی خۆم لە ئێستادا ئەو بەهۆی ئەم ڕیفراندۆمە هەڵەیە کە کرا کارێکی وایان کرد، با بڵین بە شێوەیەک لە شێوەکان، یعنی سیاسەتێکی هەڵەی وایان بەکارهێنا، بە ئاسانی ئەم و دۆخە ناچێتەوە شوێنی خۆی. بۆیە ئەوان نەک بە تەزویر، ئەگەر ئەو دەنگانەی ئێستا هەیەە، ئەو کورسیانەی ئێستا هەیەە و ئەو کورسیانەی هەموو ئەو کورسیانەی تری کە لایەنە ئۆپۆزیسیۆنەکانیش ئێستا هەیەە بچێتە سەر کورسیەکانی ئەوان، پێم وایە ناتوانن یەک بەست
خاچی هەرێمی کوردستان بگەڕێنەوە و ناتوانن کەمترین ئیمتیازش بۆ خەڵکی هەرێمی کوردستان بێنن. بۆیە من دڵنیامە ئەو ڕوحیەتەی ئەوان بەزیوە تازە ئەم ڕوحیەتەی ئەوان ئەوەی تێدا نەماوە ینی ئەو ماهیەتەی تێدا نەماوە بتوانن بەرگری لە خەڵکو ئەگەرچی هەر قەنەعەتیان خۆیان پێی نییە بەڵام ئەگەر قەنەعەتیشان پێی بێ ناتوانن بیکەن دڵنیات دەکەمەوە. بۆیە ئەوان پێم وانە بتوانن بەو دەنگانەوە ئەوان دەنگەکانی تریشی بچێتە سەر هەر ناتوانن هیچ بکەن. بەڵێ سوپاس دەکەم کاک حاجی. کاک عەلی ئەگەر بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە خەڵک ئێستا چاوەڕوانی لە ئێوەیە کە ئێوە دەتوانن مەسەلەن کەی خۆتان ێگلا بکەنەوە ئەوەی کێتی و پارتی ڕۆشن بۆ بەغدا بۆ مەسەلەی وتوێژ لەگەڵ لایەنە عێراقی وەکو چوار لایەنەکە خەڵک چاوەڕێوە لە بەردەم ژاردەی بایکۆت یاخود بەشداریکردن کەی ئەو لایەنە خۆیان ێگلا دەکەنەوە بەشداری دەکەن یاخود بەشداری ناکەن. بەدڵنیاییەوە ئەو چوارلایەنە یەکەم هەنگاوی گرنگی گێڕانەوەی ئومێدیان بۆ خەڵکی کوردستانە کە بەیەکەوە بەیانی چان دەرکردوە بەیەکەوە ڕەبزی نەتیجەکانیان کردوە بەیەکەوە ئەو گاڵتە جارێ بە ناوی هەڵبژاردنەوە لە کوردستان ئەنجامدرا ڕەبزیان کرد. واتە یەکەم هەنگاوی جێڕانەوەی ئومێد و یەکەم هەنگاوی هەڵگرتنی بەرپرسیارەتی بەرامبەر ئێستا و ئایندەی گەلەکەمان بەرامبەر جێڕانەوەی ئومێد بۆ تاکەکان بەرامبەر دیفاعکردن لە دەنجی هاوڵاتیان لەلایەن ئەو چوارلایەنەوە نراوە کە بەیەکەوە هاوبەشانە کار دەکەن. پرۆژەی هاوبەشی چوارلایەنەکە بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگە و دەبێت پێداگری لەسەر بکەین. ئێمە ئێستا لە مداوەلات داین ئەوەشمان بیر نەچێ دنیا و عێراق و وڵاتە ئیقلیمیەکان باش لە قورسایی ئەو چوارلایەنە تێگەیشتون هەر بۆیە لەگەڵ ناڕزایەتەکانی ئەوان لە دووەم ڕۆژی دەرکەوتنی دەرەنجامە بەناو بەرایەکانی هەڵبژاردنەوە دنیا هاتوۆتە سەرخەت. چەندین وەفدی هەرێمی و نێودەوڵەتی بە شێوازی جۆرا و جۆر پەیوەندیمان پێوە دەکەن و لە نیگەرانیەکانمان تێدەگەن و گفتوگۆمان لەگەڵ دەکەن. نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا چەندین جارە دێتە لامان، نێردەی نەتەوەی یەکگرتووەکان، وەفدە جۆرا و جۆرەکان، تەلەفۆناتی جۆرا و جۆری نێودەوڵەتی، نەتەوەی یەکگرتووەکان بە هەموو شێوەیەک دەڵێن ئێمە باش لەوە تێدەگەین قورسایی ئێوە زیاترە لەو کورسیانەوە ئێمە باش تێدەگەین کە لەگەڵ ئەوەشین ئیجراعاتە قانونیەکانتان بەردەوام بێ بۆ تەحقیقکردن لەو تەزویر و گزیکاری کە کراوە لە هەڵبژاردندا. دەمەوێت ئەوە بڵێم هاوڵاتیانش باش تێبگەن. ئێمە بە تایبەتیش هاوپەیمانی و چوارلایەنەکەش تەسەور دەکەم هەمان ڕێیان هەیە کە پرۆگرامی یان بەرنامەی شۆڕشمان نییە نامانێت بزوتنەوەیکی چەکداری دروستکەین دژ بەو دەسەڵاتەوە بەرنامەی ئێمە نییە بەڵام خەباتی سیاسی و قانونی و مەدەنی و مدیایی لەسەر ئاسی ناوخۆی و عێراقی و جیهانی زۆر بەچڕی دەکەین بۆ ئەوەی دەنجی دزراوی و خەڵکە بگەڕێتەوە بۆ ئەوەی سنوورێک بۆ تەزویر و تەزویرکاران دابنرێ بۆ ئەوەی بەفعلی تەزویرکاران کە گەندەڵیان لە دەنجیشدا کرد بە هەموو مانایەک بە سزای قانونی خۆیان بگەن. ئەو دۆسیە لای ئێمە کراوەیە. ئێستا لەسەر ئاسی پەرلەمانی عێراق بەکارانە ئیشی لەسەر دەکەین، لەسەر ئاسی سەفارەت و قوسڵخانەکان لە بەغدا و لەسەر ئاسی دنیا بەجددی کاری لەسەر دەکەین. لە نەتەوەی یەکگرتووەکان وەک چۆن نەتەوەی یەکگرتووەکانی جوابیشی داوینەوە داوای لە کۆمیسیۆن کردووە کە تحقیقێکی ورد بکات لە مەتاڵیبەکانمان ئیشی لەسەر دەکەین. دوێنێش وەفدە ئەمریکیەکە و چەندین جارەوە وەفدە نێودەوڵەتیەکان تاکید لەوە دەکەن کە ئەوانیش پشتیوانیان تحقیق لە دزینی دەنگەکان و لەو داوایانە بکرێت کە باز لە تەزویر و گزیکاری بەرفراوانەکانی ئەم دوایە دەکات لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و کەرکووک و مووسڵ. مەبەستمە ئەوە بڵێم کە ئێمە ئێستا دەستمان بە ئیش کردووە و بە چڕی ئیش لەسەر ئەوە دەکەین کە دەنجی ئەو میلەتە نەفەوتێ و ناشبێ بفەوتێت چونکە ئەمە حەقێکیش نییە ئێمە لێی خۆش بین. ئەوە حەقی هاوڵاتیە. دەنجی هاوڵاتی واتە کەرامەتی هاوڵاتی واتە شکۆی هاوڵاتی چکە مافی هاوڵاتیە. پشتێکردنی بەڕاستی وەک چۆن بۆ ئێمە خۆکوشتنە پشتێکردنی بۆ هەر هێزێکی سیاسی خۆکوشتنە. ئێمە هاتوین بەڕاستی پێداگری لەوە دەکەین. بەشی دووەمی بابەتەکە ئەی ئێمە تەنها لە کوردستان حرەکە دەکەین بە بڕوای من ئێمە پێویستمان بۆیە لەسەر ئاسی عێراق و لەسەر ئاسی دنیاش حرەکە بکەین چونکە ئێمە هێزێکی بە تەجروبە و بە ئەزموونین زۆربەی هەر زۆری ئەو هێزە سیاسیانە خەڵکی دنیا دیتە و عاقڵمەند و دووربینیان هەیە کە لەوە تێدەگەن ئەوەی لە عێراق دەگوزارێت تەنها معادلە ناوخۆیەکان نین بەڵکو ئەبعادی هەرێمی و نێودەوڵەتیان هەیە. بۆیە لەسەر ئاستە ناوخۆیی عێراقی نێودەوڵەتیەکان بە شێوە یاساییەکەی بە شێوە مەدەنیەکەی بە شێوە میدیایەکەی بە شێوە دیبلۆماسیەکەی ئیشێکی چڕ و وردی زانستی دەکەین بە هاوبەشانە لە پێناوی جێڕانەوەی دەنجی دزراوی ئەو گەلە. هیوادارم میلەتەکەشمان پشتیوانمان بێ چونکە شەڕی گەورەی ئێمە پێشەوەی بۆ کورسی بێ بۆ هەر لایەکمان بەڕاستیەوەمان هەبلاوە گرنگە شەڕمانە بۆ ئەوەی ڕێز ئیرادەی هاوڵاتی بژیرێ، شەڕمانە بۆ ئەوەی بە فعلی ڕێز و احترام بۆ دەنجی هاوڵاتی دابنرێ، شەڕمانە بە ئەوەی خەڵک بە فعلی بکرێتە مەرجعی بڕیار و مەرجعی یاسەدانان بکرێتە مەرجعی شەرعیەتی دەسەڵاتی سیاسی. ئەمە ژوانەکە کۆمەلگاکەمان بکەوێتە سەر سکەیەکی خۆڕسێک بەرەو گەشەپێدان و بەختەوەری و سەقامگیری. بەڵام سەبارەت بە بایکۆتەکە ڕەنگە خەڵک چاوەڕێ بکە ئێستا دوو بژاردەیە هەندێکیان پێیان وایە بایکۆتی پرۆسەکە بکرێ باش هەندێکیان پێیان وایە خراپە. کەی ئەولایەن نەبڕیان لەو پرسە دەدەن؟
بەدڵنیاییەوە ناتوان وەختێک پێ بڵم بڵێم چەند ساعاتێک یان چەند ڕۆژێک بەڵام ئەوەش مداولاتی زۆری لەسرە هەردوو خیارەکە ئیجابیات و سلبیاتی خۆیانیان هەیە بەڵام هێزی سیاسی بڕوای بە 0% نییە هەمیشە لە بینی 0% ژمارەی تر هەیە و مامەڵەی لەگەڵ دەکا بۆیە ئەومان بیر نەچێ و دنیاش ئێستا متفقە لەگەڵ ئەوە ئەوەندەی من وەفدە نێودەوڵەتیەکانم بینیەوەیان ئاگام لێ هاتوون لەسەر ئەوە ئیتیفاق کراوەکە حجمی ڕاستەقینەی ئەو هێزە ئۆپۆزیسیۆنە گەورەترە لەو کورسیانەی کە بۆیان دانراوە هێزی جەماوەری ئەوان هێزی دەنگدانی ئەوان زۆر گەورەترە لەو چەند کورسی بۆیان دانراوە بۆیە دەڵێم جوڵەکردنی سیاسی ئێمە نابێ بەپێی بەمنای 0% بێ ئێمە ئێستا لە مشاورات و مداولاتی چڕۆپڕداین لە ماوەیەکی دیاریکراودا ئێمە دەگەینە بڕیارێک کە بڕیار دەدەین چ هەنگاوێک لە پێناوی بەرژەوەندی گەلەکەماندا بێ ئەوە دەنین باڵێ کەواتە تاکو ئێستا خۆتان یەکلا نەکردوێتەوە نەخێر بەڵێ کاک حاجیس دەمەوێت ڕای بەڕێزیش بزانم سەبارەت بە مەسەلەی بایکۆت ئێستا مەسەن ناو ئەو لایەنەشدا دوو بۆچوونەیە بۆچوونێکیان ئەوەیە کە بایکۆت بکرێ بۆچوونێکیان ئەوەیە کە بایکۆت زیانی هەیە پێ دوایە دەبێت چۆن مامەڵە لەگەڵم پرسە بکرێەوە بەتایبەتی کەو چوار لایەنە لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەدان لەم بارودۆخی هەرێمی کوردستان بەڵێ من پێم وایە ئەم چوار لایەنە لە ئێستادا نەک بەرپرسیارەتی گەورە من پێم وایە لەژێر ئیمتحانێکی گەورەدانە ئەم چوار لایەنە ئەگەر لەو ئیمتحانە لەو تەجروبەیە دەربچن ئەتوانن گۆڕانکاری گەورە لە هەرێمی کوردستان بکەن و ببنە بەدیلێکی ڕاستەقینەی ئیسلاح و چاکسازی لە هەرێمی کوردستان بە پێچەوانەوە ئەگەر خوا نەخواستە ئەوان نەتوانن لەو ئیمتحانە دەرچن ئەمە وەزعێکی زۆر خراپ بۆ هەرێمی کوردستان دەخڵقێت ئەو ئیمتحانەش بەڕێی من ئەوەیە کە ئەو چوار لایەنە بتوانن ئەم وەحدەتەی ئێستا هەیەە بەیەکەوە بیپارێزن بە پێچەوانەوە ئەگەر نەتوانن بیپارێزن تووشی شکستێکی گەورە دەبن بەڕێی من و بێئومێدێکی گەورە ڕوو لە هەرێمی کوردستان و لە خەڵکی هەرێمی کوردستان دەکات بۆیە من پێم وایە ئەبێ ئەم چوار لایەنە بەیەکەوە ئیتفاق بکەن لەسەر ئەوەی کە ئایا بایکۆتی پەرلەمان دەکەن ئەنجومەنی نوێرانی عێراق دەکەن یان نایکەن ئەگەر کردیان بەیەکەوە بیکەن ئەوە ئەگەر نەشیان کرد یعنی ئەگەر ڕەتیان کردەوە و بایکۆتەکەیان کرد بەیەکەوە بایکۆت بکەن بایکۆتیشان نەکرد هەر بەیەکەوە بایکۆت نەکەن یعنی بچون و نەچوونیان بەیەکەوە بێت و ئەو بابەتەش بە تەواوی معنە هەڵ بسەنجێنن دوا بڕیار وەختێک بدرێت کە بە تەواوی هەڵدەسەنجێنن چون ئەم بابەتە ڕاستە سلبیات و ئیجابیاتی خۆی هەیە بەڵام کامیان زیاتر لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە ئەبێ ئەوە هەڵبژێرێ و نابێ غیری ئەوە هەڵبژێرێ من پێم وایە قبولکردنی ئەو دەرەنجامانەی کە ئێستا یەکێتی و پارتی بۆ لایەنەکانیان دیاری کردووە ئەگەر ئەوە قبول بکرێ بەڕاستی پێم وایە خۆکوشتنی سیاسیە لە هەرێمی کوردستان و ئەم لایەنانە مەرجی خۆیان هەڵدەکەنن قبر بۆ خۆیان هەڵدەکەن بۆی مەرجیان تێدا بشاردێتەوە بۆیە نابێ بە هیچ شتێک ئەمە قبول بکرێ و نابێ لێ بگەڕێن ئەو یەکێتی و پارتی چیتر یاری بە چارەنووسی خەڵکی هەرێمی کوردستان بکات بەڵام مانای قبول نەکردن چییە بۆ نمونە کە بەڕێزت دەڵێیت ئەوانە خۆکوشتنی سیاسیە ئەگەر ئەمە قبولکەنم تەزویرێنی مانای قبول نەکردن چییە؟ قبول نەکردن معنای ئەوە نییە کە تۆ فەنگ هەڵگری و شەڕیان لەگەڵ بکەیت چون ئێمە من پێم وایە ئێمە بێجگە لە بژاردەی دیبلۆماسی لە ئێستادا بژاردەی ترمان لەبەر دەزانیە ئەگەر چی لە دنیادا تۆ پشیلەیەکیش بخەیە ناو ژوورێکەوە هەموو دەرگاکانی لێدا بخەی وەکو ئێستا یەکێتی پارتی کردویانە خەڵکی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان بایکۆتی داوامیان کرد لەسەر ناحەقیەکانی بەرامبەریان دەکرێت خۆپیشاندانیان کرد خەڵک ناڕزاییان دەربڕی خەڵک هاتنە سەر سندوقەکانی دەنگدان دەنجیان بە نەخێر دژی یەکێتی و پارتیدا بەڵام 2000 ئەوان هەموو ئەو ڕێگانیان لە خەڵک گرتەوە بە هێزی چەک ئەمە بۆ ئەوەیە کە لایەنەکانی تر ناچار بکەن چەک هەڵگرن بەڵام من پێم وایە لە ئێستادا چەک هەڵگرتن دژی ئەم بابەتەش بەپەسەند نازانم بۆیە دەکرێت ناڕزایی دەربڕین و قبول نەکردن لە ڕێگەی سیاسی و دیبلۆماسی بێت کەم پێم وایە ئەوە باشترین بژاردەیە لە ئێستادا و هەر دەبێت بەوەش خەڵکی هەرێمی کوردستان لە خۆ بردووانە بێتە پێشەوە و بەردەوام بێ لەسەر ئەم دژایەتیکردنەی ناحەقە دژی یەکێتی و پارتی و بە بەردەوام سزایان بدات بەردەوام عقوبەیان بدا ئەوان ئێستا لە حاڵەتێکی هیستریای زۆر ناخۆشدان ڕاستە ئەوان دەنگەکانیان دزیوە بەڵام شەرط نییە دەست لە حاڵەتی نەفسی ئاساییدا بژێت ئەوان ئێستا لە حاڵەتێکی نەفسی زۆر خراپدان و زۆر بێئومێدن لە وەزعی کە تێی کەوتون ئێستا
بەڵێنی پێ دڵخۆش نین بەو ساختەکارێکی کردویانە؟ من دڵنیام دڵخۆش نین، چون ئەوە دەرەنجامی خراپی لێ دەکەوێتەوە و دەبێتە هۆی تێکچوونی ئارامی لە هەرێمی کوردستان. دوجار ئەمە وەکو وتم دەرگاکان هەموو دابخرێن، خەڵک ناچارە پەلاماری دەر و دیواریش بدات. بۆیە من ئەو وەزع بۆ من ئومێد بەخش نییە و ئومێد دەکەم یەکێتی و پارتیش بە خۆیان دابێنەوە، چیتر پیان وانە بێ بە داپۆشینی واقعەکان و حەقیقەتەکان خەڵک چاواشەکاری بۆ خەڵک بکەن و خەڵک چاواشە بکەن، چونە من نەتیجەکەی هەرەوەیە دوای لی پەشیمان دەبنەوە و بۆیان سەر ناگرێ و دوجار خەڵکی زیاتر لێیان پەس دەبێ و تەسەوور دەکەم ئەو خەڵکانەی کە لەگەڵ خۆشیانن و تا ئێستا تەئیدیان دەکەن بۆ جۆرە حاڵەتانە زیاتر لێیان بێئومێد دەبن. بەڵێ سوپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی و سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کاریکەی دیزاین و دیکۆرات. کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەی بینا و پرۆژەکانتان با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا، با بەکارهێنانی مەوادی سمنتبۆرد، ئەسترۆپۆل، سەقفی مەغریبی، کاغەزی دیوار، تەختەی ئەرزی، سرێتیواڵ و چەندین دیکۆری تر. لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالیتی کارەکانتان جێبەجێ دەکەین. ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. برنج و ڕۆنی قوو ئەگەرەتەوێت سفرە و خوانێکی بەتامترت هەبێ و خوانێکی ناوازە پێشکەشی ئازیزانت بکەیت، ئەوە بێد و دڵی برنج و ڕۆنی قوو هەڵبژێرە. برنجی قوو 11 دەرەجەیەکی دەنگ درێژە بۆ تەندروستێکی باشتر. برنج و ڕۆنی قوو بەکاربێنە. برنج و ڕۆنی قوو تامێک بۆ هەمیشە. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داونلۆندیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 0770 224 75 74 یان 0750 194 36 37. فانسینێت. کاتێک ئێوارە ئەگەڕێیتەوە بۆ ماڵەوە بۆنێکی خۆش سەرنجت ڕاکێشێ، خۆت بۆ ڕناگیرێت و سەرێک لە چێشتخانەی ماڵەکەتە دەی. خانمی ماڵ بەڕوێکی خۆشەوە پێتەڵێ بۆن و بەرامەی فاسۆلیای هانا چاوەڕێی خوانێکی شاهانەمانەکە. فاسۆلیای هانا تام و لەزەتی سفرەی ئێوارانی ڕەمەزانە. فاسۆلیای هانا لە بەرهەمە ناوازەکانی کۆمپانیای ئازاد ڕایسە. چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش مەراکەت و خێر پێویستی ماڵە وەرنە لای ئێمە بانەبن بێبەش. برنج و ساوار شعری و چایە ماش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە
ئەسپی ڕەشتەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەموویمان لایە هێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازاکانی ئەسپی ڕەش بەرهەمە شازاکانی ئەسپی ڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپی ڕەش تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت بەڕێزان کاک عەلی بگەڕێن و لای بەڕێز پێشتر بەڕێز باس لەوەک لەسەر مەسەلەی بایکۆت کە هەم بایکۆت و هەم بەشداریکردنی سلبیات و ئیجابیاتی هەیە بەڵام ئێستاش ڕێیەک دروست بووە کە پێیان وایە خۆ مەسەلەن یەکێتی و پارتی تەزویریان کردووە بۆچی ئەو لایەنە مەسەلەن بژاردەی بایکۆتیانە بێ بەرامبەر بە عێراق بەڵێ لە حەقیقەتدا دەکرێتەوە بەشداربی لە عێراق بەبێ ئەوەی ئەتراف بە نەتیجەکانی و هەڵبژاردنە بکەی کە تێیدا تەزویر و ساختەکارێکی سەرتاسەری و گەورەکراوە وەکو چۆن چاودێرەکان دەڵێن بۆ یەکەم جارە لە عێراق دوای 2023 شتیوا بکرێ بەی شێوەیەک ڕووی نەداوە پێشتر واتە خۆی سیاست چییە سیاست جوڵەیە بۆ چارەسەری گرفتێک و ئەو هێزانەش وەکو وتم حەقیقەتی پێگەی جەماوەریان حەقیقەتی دەنگدانیان قورسایی کۆمەلگاییان یەکجار زیاترە بە ئەتراف هێزە نێودەوڵەتیەکانیش لەو کورسیانی بۆیان دانراوە بۆیە دەکرێت ئەو هێزانە بە بڕوای من جوڵەی سیاسی و دیبلۆماسی جۆرا و جۆر بکەن بە بێوەی ئەتراف بوونی ئەو نەتیجە ڕەفزە نهائیەن واڵبژاردنەکە ڕەفزە و داواکاری جۆرا و جۆر هەیە وەکو مەلەفێکی قانونی مەلەفێکی سیاسی مەلەفێکی دیبلۆماسی مەلەفێکی مەدەنی بەردەوام ئیشی لەسەر دەکەین و بەردەوامیش بەکراوەی دەمێنێتەوە لامە تا و کاتێ دەگاتە نەتیجەی کۆتایی بەڵام بەلایەکی دیکەیدا ئێمەمانەی ئەوە نیە بەڕاستی چونکە ڕەنگە ئەوان مەبەستیان بێ ئەو هێزانە منعەزل بن بۆ بکەونە گۆشەیەکی کەنارگیرەوە و نەتوانن جوڵەیان یان کاریگەریان لەسەر با بڵێن جوڵەی دیبلۆماسی و سیاسی لە کوردستان و لە عێراق ببێ بۆ چوونی من چ بایکۆتەکە چێ ئەوەکە دەکرێت هەریەکانی جابیات و سلبیاتی هەبێ بەڵام بۆ هێزی سیاسی کاریگەر و فعال زۆر گرینگە بە تایبەتی کە بتەوێت لەسەر ئاستە عێراقی و هەرێمی و نێودەوڵەتی کە کاریگەری تەبێت دەبێت لە بەغدا حزورت هەبێ یەک نمونەی سادە با بڵێم ئەوکو نمونەیەک بوونی ئەندامێکی ئۆپۆزیسیۆن لە دەستەی هەڵبژاردنەکان لە بەغدا چ کاریگەریەکی هەبوو بۆەوەی کە چۆن بۆتە بەربەستێک لە بەرمی و تەزویرەدا ئەدی ئەگەر بۆ نمونە لە عێراق ئێمە مەسەلەن بۆ نمونە ئەوێکی تایبەتمان هەبێت لەناو پەرلەمانی عێراق وەکو بڵێ فراکسیۆنێکی تایبەت بەو هێزە ئۆپۆزیسیۆنانە کە هەر ناوێکی لێ بنین و لە دەستەکاندا حزورمان هەبێ و لە شوێنە جۆرا و جۆرەکان ئەو هێزانە یعنی دەکرێت کاریگەریەکەی زۆرتر بێ بایکۆتیش دەکرێت یەکێک بێ لە خیارەکان بەڵام ڕێی خۆم وایە وەکو کەسێک کە لە سیاست و دیبلۆماسیەت دەزانم بایکۆتکردن لە قۆناغی لەو جۆرەدا بە بڕوای من بە تایبەتی بابەتەکە پەیوەندی بە عێراقەوە هەیە ڕەنگە و کاریگەریەی نەبێ ئەوەندەی بەشداریکی فعال بۆ ڕەتکردنەوەی ئەو دەرەنجامانیە بەشداریکی فعال بۆ دژایەتیکردنی تەزویرکاران و تەزویرچیەکان لە بەغدا بەشداریکی فعال لە عێراق بۆ بەشداری بوون و کاریگەربوون بۆ نوێنەرایەتی خەڵکی کوردستان لەسەر ئاستی عێراقی هەرێمی نێودەوڵەتی بەشداربوونێکی فعالانە ببێ ئەوەی ئەو دەرەنجامانە قبولکەی نەخێر بەڕەتکردنەوەی ئەو دەرەنجامانەشەوە و بە ئیشکردنی بەردەوامی قانونی و سیاسی و دیبلۆماسی و مەدەنی لەسەر ئاستی عێراقی و جیهانی بۆ ڕەتکردنەوەی ئەو دەرەنجامانە و بە سزاگەیاندنی تاوانباران بەڵام بەشداربوون لە بەغدا ئەوەش دەکرێت قسەی دیکەی زۆری لەسەر بکرێت بۆیە ئەم دوانە هەم بایکۆت و هەم بەشداریەکە دووچیان خیاراتن بەڵام ڕێی خۆم وایە بەشدارکردنێکی فعالانە بە پرۆگرام بە نەخشەیەکی هاوبەشی و چوارلایەنە گرنگترە لەوەی بایکۆت بێت چونکە ڕەنگە ئەو کوکتم ئامانجێکی ئەو لایەنە تەزویرکارانە و ئاواتیشان ئەوە بێ کە ئەو لایەنە ئۆپۆزیسیۆنانە لە بەغدا دەنجیان نەبێ و ڕەنجیان نەبێ و بتوان ئەوەی دەیانەوێ بیکەن بەڵێ بۆچی ینی پێیان خۆشەکە ئەولان و پۆسیۆنن لە بەغدا نەبن بۆی گەندەڵەکانی ناشکرانەکەن یاخود فرت و فێڵەکانی ناشکرانەکەن بۆچی ینی بەڕێز پێ دوایە کە ئەوان پێیان خۆشە مەسەڵەن و چوار لایەنە بایکۆتی پرۆسی سیاسی لە عێراق بکەن بە دڵنیاییەوە وازەحە بۆ لەبەر ئەوەی تاوەکو بچووکتر ببنەوە تا کاریگەریان لە ناوەندە عێراقی و هەرێمی نێودەوڵەتیەکان نەمێنێت چونکە بوونت لە بەغدا واتە بوونت لە معادلە هەرێمی و نێودەوڵەتیەکاندا بوون لە بەغدا گرنگەکەی لەوەدایە کە تۆ دەتوانین لەسەر ئاستێکی گەورەتر فراوانتر لە گۆڕەپانێکی گەورەتر گەمەیەکی سیاسی و دیبلۆماسی و قانونی بکەیت فبۆیە دەڵێم ئەوان بەرایەنە و گرنگە
کە بەڕاستی بەس خۆیان نوێنەرایەتی بکەن وەک چۆن احتیکاری نوێنەرایەتی و پرسی ڕەوای خەڵکی کوردستانیان چەندین ساڵە کردووە بەداخیشەوە زۆر سۆل ئیستیفادەیان لێ کردووە لەژێر چەتری کوردایەتیدا لەژێر چەرت و پەردەی بە هەموو مانایەک پرسە نیشتیمانیەکانی خەڵکی کوردستاندا بەرژەوەندی بنەماڵی و حزبی و شخصیەکانی خۆیان بەدیهێناوە هەردیانەوە ئەو دۆخە بەردەوام بێت کە ئەوان بەتەنها نوێنەر بن ئەوان دمڕاستی خەڵکی کوردستانمە کە لە حەقیقەتیش داوان نییە بۆیە ئەوان مەبەستیان ئەو لانایانە کەنارگیر بکەن بێڕۆڵیان بکەن لە گۆشەی بچووکدا تەنها ئەویان پێ بدەنە تەلەڤیزیۆنەکان قسە بکەن و لەسەر ئاستی هەرێمی کوردستان جوڵە بکەن بەڵام بە حەقیقەت ئەگەر ئەو لایەنانە یعنی تەبەن هەموو خەڵکی سیاسەتمەدار و عاقڵمەند و دووربین و وردبینیان تێدایە چ بڕیارێک گرنگە بۆ خەڵکی کوردستان ئەوە دەدەن بەڵام دەبێت ئەویان لەبەرچاو بێ بۆ بینینی ڕۆڵێکی گەورەتر لە هەرێمی کوردستان ڕۆڵێک لەسەر ئاستی عێراقی و هەرێمی و نێودەوڵەتی کاریگەری لەسەر پرۆسەی سیاسی و بڕیارە سیاسیەکان دابنێ دەبێت ئۆپۆزیسیۆن نوێنەرایەتێکی بەقوەتی لە بەغدا هەبێ لەوێش دژایەتی تەزویر بکە لەوێش ببێتە چقلی چاوی ئەوانەی کە بە هەموو مانایەکدانێ بە تەزویر نوێنەرایەتی خەڵکی کوردستان وەرگرن لەوێش بتوانێت پرۆژەی بەدیل بێت نوێنەرایەتی ڕاستەقینە و دەستپاکانە و یەک ڕوانەی خەڵکی کوردستان بێت بەڵێ کەواتە ئەگەر لە حاڵەتێک ئەگەر بەشداریش بکرێ مانای قبولکردنی تەزویر نییە بەڵکو دەکرێت لەوێەوە کار بۆ بنەبڕکردنی تەزویر بکرێت بە دڵنیاییەوە مەرج نییە بەشداریکردن لە بەغدا واتە قبولکردنی تەزویر بێت نەخێر هەر لەو لە بنەڕەتەوە ئەوە بڕیاری هەر چوار لایەنەکەیەوە بڕیارێکی مەبدەئیە کە دەرەنجامەکانی ئەو هەڵبژاردنە بە هیچ شێوەیەک تعبیرنی نەواقع دەرەنجامەکانی ئەو هەڵبژاردنە مزەیەفن تەزویرن پەیوەندیان بە واقعەوە نییە ئەو کورسیانە بە ئۆپۆزیسیۆن دانرا و نەک حەقیقەتی جەماوەری ئەوان بێ بەڵکو پێگەی ئەو لایەنانە زۆر گەورەترە قورسترە فراوانترە لەوە بەدەیان بەڵگە بەڵکو بەسەدان بەڵگەی ڤیدۆیی بەڵگەی فۆتۆیی بەڵگەی دیکۆمنتی دەتوانین ئەوە بسەلمێنین کە ئەو دەرەنجامانە تەزویر و ڕەفسکراون بۆیە بەشداربوون لە عێراق بەشداربوون لە پرۆسەی سیاسی عێراق مانای ئەوە نیە بە هیچ شێوەیەک ئەتراف بەو نەتیجانە دەکەی ئەوە شتێکی دیکەیە دەکرێت بەدەر لە پارتی وێچێتی بەدەر لە پرۆژە تەقلیدی شکست خواردوەکەی ئەوان بەدەر لەوەی کە ئەوان دەیانەوە چی بکەن لە بەغدایانە تۆ پرۆژەی بەدیلیت هەبێ وەکو نەخشە ڕێگایەک بەرامبەر پرۆژەی بەدیلی ئەوان بخەیتە ڕوو ئەوەش من بڕیار نادەم بەتەنیا عەفوم کەەوە دەڵێم بەس یعنی یەکێکە لە ڕێیەکان بەڵام دەکرێت بەڕاستی هێزە ئۆپۆزیسیۆنەکان بیرلەوە بکەنەوە بە نەخشە ڕێگایەکی هاوبەش بە پلانێکی استراتیجی نەتەوەیەوە بۆ ڕۆڵێکی گەورەتر لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە بەغدا حزورێکی بە قووەتیان هەبێ لەوێشەوە شەڕێکی قانونی و دیبلۆماسی و سیاسی و مەدەنیانەی ئەو هێزە شکست خواردووە تەزویرچیانە بکەن کە بەڕاستی ئایندی ئەو میلەتیان وا لێ کرد. بەڵێ سوپاس دەکەم کاک حاجی بیلال زۆر قسە لەسەرەوە دەکرێت کە ئامانجی ئەم تەزویرەی کە کراوە بۆ بێهیواکردنی لایەنە ئۆپۆزیسیۆنەکانە لە گۆڕانکاری بۆ بێهیواکردنی هاوڵاتیانە ئێوە دوایم تەزویرە بێئومێد بوون لە گۆڕانکاری یاخود زیاتر سوورترن لەسەر مەسەلەی دژایەتی گەندەڵی و حکمی تاگڕەوی لە کوردستان. بەڵێ نەبەتەکید ئەوان ئامانجیان ئەوەیە کە خەڵک بێئومێدکەن لایەنەکان بێئومێدکەن و خۆیان وانیشان بدەن کە نوێنەری ڕاستەقینەی خەڵکی هەرێمی کوردستانن لە ناوەوە و لە دەرەوە بەو تەزویرەش هەر ئەویان ویستەوە هەر ئەویان دەوێت بەڵام بە دڵنیاییەوە ئەوە واقع نییە ئەمە شتێکی ڕووکەشیە کە دوورە لە واقع و ئێمە بە هیچ شێوەیەک ئەوە ساردمان ناکاتەوە ئێمە کە دەستمان بەو خەباتە کردووە لەوانەیە ینی حەجممان زۆر لەوەی ئێستاش کەمتر بوو بێت ئەگەر ئەمە لە فەرزی مەحاڵدا ئەگەر ئەو دەنگانە دەنگی واقعیش بن ئێمە هەر وەکو تازە دەستمان پێکردبێ واین و سوورترمان دەکە ئەمە ئەو تەزویر و فروفێڵەی ئەوان ئەوە بە ئێمە دەڵێ کە ئەوان هیچ بنەمایەکیان نەماوە بنەماوی جەماوەریان ڕووخاوە و خەڵک ئومێدی پێیان نەماوە بۆیە ئەوان ناچار پەلاماری تەزویر دەدەن ئەگەر ئەوان بێمنەت بن و بنەمای جەماوەریان هەبێ پێویستان بە تەزویر نییە بەواقع بخۆیان دێنە پێشەوە ئەوە دێنە پێشەوە و دەبن ئەمری واقع بەڵام لە ئێستادا کە ئەوان خۆیان دەزانن ئەوان ئەم وجودیان نەماوە بۆیە ناچارن تەزویر دەکەن وەختیانەوە خەڵک بێ ئومێدکەن بەڵام بە پێچەوانەوە ئێمە سوورتر دەبین و سوورتر بووین و دڵنیا خەڵکی هەرێمی کوردستانش دڵنیا دەکەینەوە کە ئێمە کۆڵ نادەین و بەردەوام پشتگیری لە مافەڕەوەکانی خەڵکی هەرێمی کوردستان دەکەین و نوێنەری خۆمان بە نوێنەری ڕاستەقینی ئەوان دەزانین و خەڵکی تریش بە خەڵکی تەزویرچی دەزانین و پێمان وایە نوێنەری تەزویرن لەم وڵاتەدا بۆیە ئێمە جگە لەوەی ئامانجمان خزمەتکردنی خەڵکی هەرێمی کوردستانە ئامانجمان خزمەتە بە خەڵک و وڵاتەکەی خۆمان لەولاشەوە ئامانجێکی ترشمان هەیە کە ڕەزامەندی خوای گەورەیە
پێمان وایە ئەو کە جوهدەی ئێمە دەیکەین لە پێناوی خوایە بۆ خوایە و خوای گەورەش ئەمرمان پێ دەکات کە خزمەتی گەل و وڵاتەکەمان بکەین. بۆیە ئێمە ئەگەر لە فەرزەن لێرەش سەرکەوتو نەبین لە لای خوای گەورە ئینشاءالله سەرکەوتوین، چون ئەمە جوهدمان کردووە. ئەو جوهدەش هەر کەسێک چووە بۆ دەنگدان دەنگی بە حەق داوە، دەنگی بەوە داوە کە لە پێناوی ڕاستکردنەوەی ئەم وڵاتە لە خێچ و خواریەوە بۆ ڕاستی پێم خوای گەورە پاداشی داتەوە. و ئێمەش بە تایبەتی ئامانجمان ئەوەیە کە ڕەزامەندی خوای گەورەیە، بۆیە نەخێر ئێمە سارد نابینەوە و گەرمتر و سوورتر دەبین لەسەر مافڕەوەکانی گەلەکەمان. زۆر باشە، بەڵام سەبارەت بە هاوڵاتیان پێ دوایە دەبێت دوای ئەم تەزویرە بۆ نمونەگەر هاوڵاتی دەبێت ئومێد بێ یاخود زیاتر سوورتر بێ لەسەر ئەوەی کە تەزویر تیژەکان بۆ نمونە سزا بدا کە ئێمە لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە لە مانگی لە کۆتایی مانگینۆ و ئێستا هەوڵی ئەو چوار لایەنە بۆیە کە هەڵبژاردنێکی پاک و نەزیه بەڕێوە بچێت. وەکو پێشتری شارم پێکرد ئەوان ئامانجیان ئەوەیە کە خەڵک بێئومێدکەن و ئەوان بە زەبری چەک بتوانن و بە زەبری برسیکردنی خەڵک وا لە خەڵکن کە خەڵک لەگەڵیان دابێت و ئەوەی کە لەگەڵیشاندانە بە زەبری چەک و ترساندن و تۆقاندن بیان ترسێنن. بەڵام ئەوە ئامانجێکی سەرکەوتو نییە و دوجار فەشەلی هێناوە لە هەموو دنیا و لای ئەوانشەوە فەشەل دێنێ و بە دڵنیاش دەکەم کەساش فەشەلی هێناوە. بۆیە ئەو ئامانجەی ئەوان سەرناگرێت و نەتیجەیەکی باتڵە لە پێچەوانشەوە ئەبێ خەڵکی هەرێمی کوردستان بۆ سزادانی ئەوان بۆ ئەوەی کە تۆڵەیان لێ بکاتەوە ئەبێ سوورتر بێ و گەرمتر بێ و ئەگەر لە ڕابردوودا خەڵکێکی زۆر نەچووبێتە سەر دەنگدان بۆ سەر سندوقەکان و دەنگی نەدابێ ئەو جارە بە زووترین کات خۆی ئامادە بکە و هەتا بیر لەوە بکاتەوە چۆن بتوانێت یعنی بەشداری بکە بە زووترین کات بەشداری بکە زۆرترین دەنگدەر بەشداری بکە بۆی تۆڵیان لێ بکرێتەوە بۆی کە زیاتر ئەوان نەتوانن زوڵم لەو میلەتە بکەن و دزی لەو میلەتە بکەن. ئەبێ بە دەنگی خەڵک بە ئومێدی خەڵکەوە بچینە سەر سندوقەکان و ڕێگە نەدەین تەزویر لەوە زیاتر بکەن ئینشاءالله. بەڵێ زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە ئێستا چوار لایەنەکە هەموو هەوڵتان بەوەیە کە هەڵبژاردننی پەرلەمان هەڵبژاردنێکی یەکلاکەرەوە بێ ئەم تەزویراتە دووبارە نەبێتەوە بە کورتی بێسواس دەکەم. بەڵێ ئەم چوار لایەنە بەیەکەوە بەیاننامەیەکیان یا با بڵێن نووسراوێکیان ئاراستەی کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی کوردستان کردووە و داوایان کردووە کە دەبێت ڕێوشوێنی گونجاو بگیرێتە بەر بۆەوەی کە لە داهاتوودا لە سینۆ هەڵبژاردننی هەرێمی کوردستان هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بێ و زوور بێ لە تەزویر ئەو فروفێڵانەی لە ڕابردوو کراوە ڕێگەیان لێ بگیرێ و هەموو ئەو ڕێگانەش دیاری کراون بۆ ئەوەی کە ئەو ڕێگانەی تەزویر و هەر ڕێگایەکی تریش کە ئێستا هەستی پێ ناکرێ ڕێگای لێ بگیرێت و بە هەموو لایەکیشەوە ئەبێ ئەمە هەوڵێکی جددی بێ و هەموو جهدێک سەرف بکەین بۆ ئەوەی کە ڕێگا لە تەزویر و فروفێڵ بگیرێت ئینشاءالله. بەڵێ سوپاس دەکەین کاک عەلی زۆر بە کوردی سەبارەت بە بێئومێدی ئێوە چی یەکەن مەسەلەن ئەگەر بێئومێدێکی دروست بێ لای وڵاتیان بۆ گێرانەوەی ئومێد بۆ مەسەلەی تاکی کورد و تربوونیان زیاتر لەسەر مەسەلەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی و ئەو تەزویراتەی کە کراوە کە ئێمە لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانای. بڵێ لە ڕاستیدا هاوڵاتی ڕاستەقینە کە خاوەنی ڕاستەقینەی ئەو وڵاتەیە دەبێت بە ئیرادەی ئەو چارەنووسی ئەو وڵاتە دیاری بکرێ. هاوڵاتی ڕاستەقینە دەبێت خۆی بە گەورەتر بە بەرپەرستر بزانێت لە سەرۆکی ئەو وڵاتە لە سەرۆک حکوومەتەکەی لە سەرۆک پەرلەمانەکەی لە هەموو بەرپرسانی ئەو وڵاتە بۆیە نابێت نەک بێ ئومێد بێ دەبێت بە ئومێدێکی زیاتر بەورەیەکی بەرزتر ئەو جارە بێتە مەیدان لەگەڵ ئەوەی هەست بە ئازار بکە دڵی بێشێ بەوەی کە فعلا زوڵمی لێکرا بەوەی کەرامەتی ڕوشێنرا بەوەی ئیرادەی ئەو ژێر پێخرا بەوەی دەنگەکەی ئەو دزرا بەڵام ئەمە وای لێ بکە سوورتر بێ لەسەر ئەوەی کە چارەنووسی ئەو وڵاتە ئیلا دەبێت بە دەنگ و بە ئیرادەی ئەو دیاری بکرێ واتە دەبێت هەمومان بەیەکەوە بەشدار بین لە دروستکردنی حکومڕانێتێکی باش ڕێگای دروستکردنی حکومڕانێتێکی باش حکومڕانێتێکی دیموکراسی کۆمەڵگەیەک کە تێیدا ڕێزە قانون دەگیرێ کۆمەڵگەیەک کە تێیدا هەمومان هەست بە شکۆ و مافەکانمان دەکەین ڕێگایەکی یەکجار سەختە هەزاران کۆسپی وا دێتە بەردەممان نەک
بدا بەستادمان بکاتەوە دەبێت لە هەموو شکستێک ئەزمونێکی زۆرتر فێر ببین بە ورەیەکی بەرزتر بە ئیرادەیەکی پۆڵایتر بینەوە مەیدان هاوڵاتیانی کوردستانیش کە خاوەنی ڕاستەقینەی ئەو وڵاتان هەرگیز نابێت ڕێگە بدەن نەزانەکان حکمی زاناکان بکەن هەرگیز نابێت ڕێگە بدەن مردوەکان حکمی زیندوەکان بکەن هەرگیز نابێت ڕێگە بدەن تەزویرچەکان و تەزویرکارەکان دەنگە ڕاستەقینەکان بۆ خۆیان بەرن و خۆیان بەسەر کۆمەڵگەدا بسەپێنن دەبێت ئەوان بە دەنگی خۆیان ئایندەی خۆیان بنەخشێنن بۆیە هەمومان لە بەردەمی خوا و خەڵک و مێژوو بەرپرسیارین نەک بێ ئومێد نەبین بەڵکو سوورتر لە جاران بەشدار بین لە دروستکردنی ئایندەیەکی جوان بۆ خۆمان و نەوەکانمان. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێزان علی کەریم ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبرنیا و پەیمانی دموکراسی و دادپەروەری کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەروەها بیلال سلێمان ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لە ڕانیەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.